دم باش تماشاوان برومت یعنی کردستان 24 جنو هلبجارتن جنو سیاست لهمبری هوایا سه خانمین هجاب شوه میوانن منن دکتور ویان سلیمان سکرتری حرکتی افراتین کردستان ایوال ابراهیم پارلمانترا خولانها لسر لیستا گوران خانم هجا هدا زنگنه جی چالاگوانا جنانه هین هر سه گلک بخیر هاتن کیف خوشم حضور هوا بروکه ده برنامه جنو هلبجارتن دا هون جید زانن ما هفته برنامه کرن لسر پروژه و پلانین کاندیدیت جن و جا بجوده هی آلیا هین بخوشی بینر بونه افشه و ام دل سر بتایبت تواری اکی دال سر رولا جنه د سیاست داد دمن پیش دا اونها و دسبا روجه دا بربست اندکه پیش یا جنه لکردستانه دناف کلتور مداد جواک ما دا و بربست چنه ام دل سر و باغون لهون جی شاهدن کو ده هفته برنامه دا ما پیدا چونین روزنامه‌وانین هرگل کرن لسروان جنین کو دخوازن بچنه پارلمان هجان ام آنها نرین و بوچونین وان مهوانان دستینن ین کو دجنو هلبجارتن دا ده هفته خلکین میدانی دامد گلوانا کری که چه گوتنه لسر جنه اگر جن سیاست مدار بید دنرین وان دا دنرین خلکی دا جن سیاست مدار چواه را بوچونین وان نرینین وان ام به هفراد دوی یک خولک دو خولکان دا دبینن پاشا جی از ده وگرمه و لای هر سه میوانین خو کرم کنم ببینن تو بو چه حس که خالق کی دنگی خوب دن جنه که مثلا فکرات داد چه هیا چونکو جن گلک مال ورنشتینه اگر شن تنا پارلمانی شن پیشگیری جنب کن و پیشگیری جنب کن و هیچ تا شن پیش کردن و اطلاع دیدن لم خوشلم لم خلی پارلمان جب کرد رولی افراد بکاریگری لم خلی پارلمان جب کرد رولی خوان بگیرن بۆ نمونە ئێمە ئافرەتی زۆر کارا و گرنگمان هەیە لەناو دەستگاکانی حکوومەتە سەرۆکایەتیان پێ بدرێت ئیشیان پێ بدرێت بەڕاستی ئافرەتی زۆر کارەمان هەیە کە دەتوانن وەکو پیا و ڕۆڵ بگێڕن هیچیان کەمتر نیە لە پیا و دەتوانن ئیشی خۆیان بکەن بەسەر کەوتوی کو تو دنگی خوب دای تو حس کی دنگی خوب دای جنه که تو آماده یان بده امریکی خودی بومی هیچ فرق نکردن چه جن بی چه می بی باز از مستعدم دم جنه کی بوچی همه جن ویدیو استرا روجه او مانگه ما هلبجارتنت پارلمانت هی دناف پارلمان کردستان دا مساداسی رژه بشداریا جنایا هی توی رژه وکی پیوست بینی وکی چالاگوانه که دسازین جنا دا شولت کی بس سبرایاتا بو کردستانه I heard that there's only one female minister. بیستومە تەنیا وەزیرێکی ژن لە کوردستان هەیە بەڵام چەندین ژن لە پەرلەمان هەن پێم وایە بەگشتی باشە کە ژن و پیاو بەیەکەوە بەشداری لە حکومەت بکەن واتە نیوە بە نیوە ئیشێکی باش دەبێت بابەتەکە ئەوەیە کە کۆمەڵگە تەنیا لە پیاوان پێک نەهاتووە ژنانیش دەبێت نوێنەرایەتیان بکرێت لە حکومەتدا بۆ ئەوەی بوارەکانی جێبایەخی ژنانن لە بیر نەکرێن یان پشتگوێ نەخرێن بە بۆچوونی من گرینگە تا بکرێت هانی ژنان بدرێت بۆ ئەوەی نەک تەنیا بەشداری لە دەنگدان بکەن بەڵکو بۆ ئەوەی دەنگی خۆیان بدەن بە نوێنەرانیان چونکە ئەمە گرنگە. بله از گوتنا و چالاگوانا آلمان دست پید کم کوی گوتی خو کمالگه بتنش پیاوا پک نهاتیه لازم جنجی رول خود ناف سیاست دا ببینن و که ظلامه آنکو جداهی نینه ده فکرین ویدا و که کچک آلمان و موجوخه کچین کرد جدیدن آخفتن باوریه که تمام به هبونا جنه هبودن ناف سیاست و پارلمان دا افروکه از هوا جناد پرسن کو هینجی دیارن دجواکی دا ویان خان دست بکشته دست بید کم تو که سکرتری حرکتی افراتین کردستانه دست بکلتا پیروز بیتن او جارجی از وکی جنک دخوازم دمجی جنکی دا تعریف سیاست بزانم حقيقة تعريف السياسة تماجية جنيدا نخبايا كاكيم جنا بتعريف السياسة ودبيدفيبونا جني دنافندين سياسي دا في راجع هشتينا هشتان نيرينا كولتوري جلك ياباوا والديف داتاين هين دست مدا تناند بجداري كرنا آفرتان دحالة آسايدا 37 صدای جنا ناچن بجداری دنگدان دناکن جبرچه دبیجن کو اوه ارککه گریدای ظلامیه
دەمێ 37 سەدەی ji jinê neçit beşdariyê di biçûktirîn proseya dengdanê de nekir te divêt di komelgeha piya û salarî da nêrîna zelamî beramber vê çendê çibit. Lewa em di careka dîtir dibêjîn hêştan em pêdivî zêdedêrkirina hişyarî û agehiya siyasî ne bo jinê li ser jinê bixwe bixwe û êkem pêngav bo cêgîrkirina yeksaniyê ev ye ji jinê dest pê biket. Bawerî bi jinê bêt ku jin erkê wê çarçovê malê danîne. Biçîk înan erkê jinê ye, lê biçîk xudankirin erkê jinê bitinênîne. Rêvebirina malê pêk înana xêzanê erkê jin û zelamiya ye. Lewanekê jî rêvebirina xêzanê jî erkê her hemî endamê xêzanê pêk de ye. Ser jinî pênasa xêzanê, pênasa çawaniya perwerdekirina xêzanê û pênasekirina mirova mê û mirova nêr di derfet û di beşdarîkirina wan di jiyana xêzanî û jiyana komelgehê da ser li nû hêştan pêdivî agehiya zêdetir û hişyarkirina civakê û hişyarkirina afretê bi dereceyek û hişyarkirina zelamî ji vê çendê û kirinek pirseka komelgahiya giring e di vî buwarî da. Lewa em pêdivî agehiya zortirîn. Lewa dibînîn ev ro gelek cara dîv ewan bêjîn rûpêwiyet me çêkirîn demê em daxwazê jinê dikin em dibêjin te çend hez dikî di navkarê siyasî da te beşdarî de hebit di navbera 10 heta 12 sedê ji jinan hez li karê siyasetê heye ev kêmasiyeka zor e bêguman demê dibêjinê tu hez çi karekê dikî به درجه ایک او حجکاری حکومی دکت راحتره بویش به هنده؟ راحتره دوام زورترین اگر نخوندوار بد یان او آستین نبد که کاری حکومی بدست خود بکد دمید بیجینی کرتی تایبت آپی گهاندنا دیتر دبیش نه کاری دستی بله حز دکت کاری دستی بکد یعنی گلک جراج آخفتنیت از ویتت گهم ویان خان گلک جراجن بخو حز ناکت سر کرده بید بریاردر بیتت ایوال خان لسر گوتنین دکتور ویان تو چد بیجی یعنی پیگه ها جنه لگوری ویکش و هوایی لگوری ویجینگه ها امتدا لکردستانه وکی پیوسته؟ بەڵێ من تێدی قسەکانی دکتۆرە ڤیان دەکەم بەگشتی ئێمە ئەگەر باسی دوای ساڵی نەوەت بکەیت لەوانەیە هەرچەندە ئێستا لەوانەیە تۆزێک فەرقی کردبێتن بەڵام ئەگەر لە دوای نەوەتەکان سەیری بکەین هێشتا زۆر کەمە ینی کەمترین ژنی نوخبا هاتووتە کای سیاسی یعنی ئێستا کەمترین ژنمان لە ناوەندەکانی بڕیارە یعنی زۆر جار تەماشا دەکەین ڕاستە ژنانمان لە ناوەندی بڕیارە بەڵام وەکو پێویست مشارەکەی پێ ناکرێت ئەوە یەکێکە پێ ناکرێت حزب سیاسیەکان سەرەتا حزب سیاسیەکان دەسەڵاتی سیاسی مشارەکە بە ژن ناکاتن دەرفەتی زیاتر بە ژن ناداتن یعنی ژن مەسئولیەتێکی زۆری لەسەرشانە لە کاتێکدا ژنی ماڵە لە کاتێکدا دایکە لە کاتێکدا ژنی دەرەوەیە ئەو هەموو مەسئولیەتە بەڵام لە هەمان کاتدا دەتوانین خزمەتیش بکاتن بەڵام ئێمە لە هەرێمی کوردستان بربەستمان بۆ دروستکراوە یەکێکیان پەیوەندی بە دەسەڵاتی سیاسی دووەمیشمان کێشەمان کلتور و کۆمەڵگایە چۆن هەوڵ بدرێتن ژنان پشتیوانی لەیەک بکەن چۆن هەوڵ بدرێتن ژنان بەیەکەوە بە یەک ئیرادەی بەهێزەوە دوور لە ئیتیمای سیاسی و حزبی بتوانین داوای مافەکانی خۆمان بکەین بەداخەوە زۆربەی حزبە سیاسیەکان ژنیان لە ناوەندی بڕیارە بەڵام لە چ ناوەندی بڕیارێک ئایا بۆن وەفدی دانووسان دەست نیشانیان دەکەن نەخێر وەکو پێویستە تاکو ئێستا ئێمە گەورەترین کێشەمان هەیە ژناوەکو پێویست مشارەکەی پێ ناکرێتن یان وەفدێک دێتن لە دەرەوەی وڵات ئەوەندەی پیاو دەچێتە پێشوازی وەفدەکە لە کاتێکڕایەتە سوچە ژنا بخۆژینینە من دەیگەڕێنمەوە دوو بەشێکی بەڵێ ژن نەیتوانیوە بە ئیرادەیەکی بەهێزەوە یەکدەنگ و یەک ڕەنگ بین بەیەکەوە بۆ ئەوەی هەوڵ بدەین پێگەی خۆمان زیاتر بسەپێنین هەم لە حیزبە سیاسیەکان هەم لە ناوەندی بڕیار هەم لە دەسەڵاتی تەشریعی لە زۆربەی شوێنەکان بەشێکیشی پەیوەندی بە دەسەڵاتی سیاسیە بۆیە زۆر گرنگە ئێمە لە هەرێمی کوردستان ژنی زۆر بەتوانە هەیە لە هەموو مەجالێک ژنی زۆر بە کەفاعەت هەیە لە هەموو مەجالێک بەڵام دەبێت ئیرادەیەک هەبێتن ئێمە واز لە هەموو شتێک بینین بەیەکەوە هەوڵ بدەین خەباتی بۆ بکەین بۆ ئەوەی لەو شوێنانەی کە نەقسمان هەیە بۆ نمونە ئێمە لە دەسەڵاتی تەشریعی ڕێژەی سەتاسیمان هەیە بەڵام بەداخەوە تاکو ئێستا لە دەسەڵاتی تەنفیزی گەورەترین گرفتمان هەندێک لەسەر وێ نقطەیە باقین هودا خان تو وەکی چالاک وانەکە ژنا
کێوە ئیرادە دروست بکات بۆ ژنێ حتا دەدا سەڵاتە تەنفیزیدا زیاتر ببینیتن من هەندێک تێبینیم بۆ دروست بوو لە قسەکانی هەردوو خاتو دکتۆرە ڤیان و ئێڤارخان جارێ یەک ملاحەزەیەک ئەوەنە هەیە کە ڕێژەی ژن لە بڵین پەرلەمانە 100 نییە بەڵکو یاساکە ئەڵێ نابێت لە 100 کەمتر بێ واتە ناڵێ ئەبێ 100 بێ کەواتە حزبەکانی بەشداربوو لە پەرلەمانە کاتێک کە ژنەکان کاندید دەکەن بۆیان هەیە کە لە 100 زیاتری تەوەرەدی لەسەر ژنێک کاندید یەکێ بوو لە پرسیارەکانی کە تۆ لە خاتونێک کردوتە 100 نێتە لێرەیە بەستم ڕاستکردنەوەی ئەو تەوەرە بوو کە لە 100 زیاتر ئەکرێت بەڵام ڕێژەکە نابێت لە 100 کەمتر بێ ئەوە هەر بۆ ڕاستکردنەوەی ئەوکی نەبوو خاڵێکی تر ئەوەی کە مەسلەی ئەوەی کە ژنانی ئێمە چەنە بتوانن لە دەسەڵاتی تەنفیزیە خاوەنی بڕیار و یاخود خاوەنی ڕۆڵی خۆیان بن ئەمە پەیوەندی بەوە هەیە کە تاوەکو چەند ئەو کەسانەی یاخود ئەو ژنانەی کە لە شوێنی بڕیارە دائەنرێن خاوەنی ئیرادەیەکی سربەخۆی خۆیانە بن نەوەکو ئەوەی چکە ئێمە ئیشکالێتێکمان هەیە هەمیشە چاوەڕی ئەوەکەین کە پیاوان بە ئێمە بڵێن فەرمونون ئێمە هەتا چاوەڕی ئەوە بکەین ئەوان بە ئێمە بڵێن فەرمونون چاوەڕێ بکەین لە وەکو خاتو ئێوار باسی کرد لە لیژنەکانی دانووساندنە لە شوێنەکانی بڕیارە لەو شوێنانی کە ڕێژەی ژنی تایە هەمیشە چاومان لەوە بێت کە پیاوان ژنیوان هەیە کە کەس نەڵێ فەرمو خۆی بفەرمووت ئەوە بەئەکیدی ئەتوانین ئەوە بکەین ئەسا نمونەیەک پێشتر باسمان کرد لەگەڵ برادرانە خاتو ئێوار نمونەیەکی هێنایەوەتی لەناو پەرلەمانە کاتێک کە کابینەی ئەم کابینەیە دروست بوو کێشەیەک دروست بوو لەوەی کە بڵین وەزیری ژن لە دەسەڵاتی جێبەجێکردنا نەبوو بە فشاری ژنانی پەرلەمان توانیان کارێک بکەن کە یەک لەو حزبانە کاندیدی خۆی لە وەزیری بکشێنێتەوە کە پیاوێک بوو و ژنێکی دانا ئەمە پەیوەندی بە چییە؟ پەیوەندی بەوە هەیە کە ئیرادەی ژنان لەو پرۆسەیە ئیرادەیەکی یەکگرتوو بوو واتە نەچوونە ژێر تەسیری ئەحزاب سیاسیەکانەوە بەڵکو ئەوەی لەلای ئەوان گرنگ بوو ئەوەیە کە چۆن بتوانن لە دەسەڵاتی جێبەجێکردنا ژنێک جێگە بکەنەوە لە کۆی هەموو ئەو پیاوانەی کە حزبەکان کاندیدیان کردبوو کەواتە لێرەیە خاڵێک هەیە ئەوەیە کە تۆ ئەو ژنانەی کە لە شوێنی بڕیاردا ئەندێن هەتا ئەوان خۆیان بڕیار نەدەن کە خۆیان هەبن هیچ کاتێکە حتا تەنانەت ئەگەر پیاوەکان فەرموشیان لێ بکەن لە ماوەکی کەما ئەو فەرموکردنە کاڵە بێتەوە بۆیە نەک تەنیا بۆ ژنان ئەمە بۆ هەر کەسێکیکە لە ژیانی ڕۆژانەی هەر تاکێکە هەر کەسێک لە شوێنێکە ئەگەر خۆی بڕیار نەدا کە ئەبێ ئەو ڕۆڵە بژێڕێ چاوەڕێ بکە فەرمووی لێ بکرێ ئەو دڵنیا بن لەوەی کە زۆر بە ئاسانی ڕۆڵەکەی کاڵە بێتەوە دکتۆرە ڤیان هێزە جەستەیە ژنێ عاتیفەیە ژنێ ڕێکێت دەت و ژنێک بکەویتە ناو بڕیارێن حتمی بێگومان ژن مرۆڤە و خوددان بڕیارە ژن مرۆڤە مادە مرۆڤە مرۆڤدا هیچ جیاوازیەکە نابەرە هیچ سیمایەکی دیترنینە ئەvە پەروەردەیە وەلێت کرد حقیقت ئەvە زڵمەکە زۆرە کو ئەم ژنکێ gelekib عاتیفەتر ji زەڵامی ببینن چونکە ئەvە پەروەردەیە وەلێت کرد کو ژنێ gelekib سۆسترت کرد لە عاتیفێل دەف زەڵامی کوژت و بە هەمان شێوە لەوانەکە ئەگەر پەروەردەیەکە ئێکسان هەبێت ژن و زەڵام بە هەڤڕا هەر وەکو هەموو سیمایەکە دیترێت مرۆڤانیەدا کو چاوە بەشدارن بە هەمان شێوە دە عاتیفێژدا هەمان وەکو یەکترن دە کەربووکینێژدا هەمان وەک یەکترن چونکە ئەوێت هەم مرۆڤن و مێژوێژیا ئیسبات کری چەندین ژنن بڕیاردر هەبووینە وەختێ وڵاتاندا ئێکشوانە مارگرێت تاچەر کو ژنە ئاسنین ئێتە نیاسینێ قورسترین بڕیارێت داین بەڵێ لەوانێکێ ئەvە ئەس بێژم زێدەتر بەدگەڕێتەوە سەر ئەوێ ژینگەها کۆمەڵایەتی و ئەوێ شێوازێ پەروەردێ کو ئەم کارتینین و ئەvە نوکەت ناڤامەیە کوردستانی دەکو هەر گرێدایی بێ چەندەیە ئەvەیە زەڵامی کوردستانی زۆر ئەگەر تو بەرێ خەبگیە بوێرترە و ji afreta Kurdistaniyê. Yani Tirkiye xetayê perwerde afretê nav Kurdistanê de perwerdeyeka xizmetê ye. Xizmetê perwerda zelamî perwerdeyeka wekû Ewropa li ser binemayê kesî take kesî hemî tiştek ji pêxemet berjewenda take kesî û ji pêxemet serweriya mirovî ye. Mirovê nêribtinê tê dest nîşan kirin. Êvarxan di nav mala Kurdî da yek gotin em biçîkatî tête guhême. Dibêjne tu ciwanî wekû dayika xwe ciwanî. Dibêne ku rîş tu zelamî zîrekî wekî babê xwe zîrekî.
ئەvê çi teسیر li ser nefsiyet û psikolojiya kiçekê ye ku her wê sîfetê bînîte pêş ya hêzûşiyanê xwe negereke ev bihête danan bûlayekê dî û jin wekî jineke desthilatdar jineke biryardar jineke xudan hêz derkevîte holê ئیماخان تریش دەکرێتن دەڵێ زۆر جار لە ماڵدا یانی لە سەردەمی منداڵی ینی یەکسەر دایک پێت دەڵێ تۆ کچی وامەکە بەڵام طبیعەیە برایەکەی هەرچی دەکاتن ئەوە یەکێکە لە گرفتەکانی ینی کولتوری ئێمە ئاوا بەڵام لە هەمان کاتدا تۆ سیرکە ینی من دژایەتی پیاو ناکەم من نامەوێتن پێش پیاو بکەم هیچ کاتێک نەمانویستوە وەکو ژنار نەشمانویستوە دوای پیاو بکەوین ئێمە دەمانەوێتن هاوشانی پیاو بەڵام بەداخەوە پیاوان لە هەرێمی کوردستان قوبوڵی ژنیان نییە هەلە خۆیانەوە حساسیت دروست دەکەن کە بزانن ژنێک پۆستێک وەردەگریتن ینی دەرفەت نادەن ینی ئەوە یەکێکە لە گرفتەکان لە کاتێکدا سیرکە ژن ئیرادەیەکی بەهێزی هەیە لە زۆربەی ئەو مؤسسە حکومیانە لەو دەستگایانەی کە ژن لێ بۆ زۆر سەرکەوتوتر بووە لە پیاو نمونەشمان هەیە حتا لە ڕووی گەندەڵی شێوە ژن کەمترین گەندەڵی دەکاتن ئەوەی پیاو کە دەیکاتن بەڵام بەداخەوە ئێستا لەوانەیە پیاوەکان سیرمانکەم پێیان ناخۆش بکەن پیاوە پێیان ناخۆشی ئێمە ئەو قسەیە دەکەین یەک تشتێکی ویراتە بینم دە بەرنامەی ژن و هەڵبژارتندا کو ئەم گەریان مە پرسیار زەڵام ئاشتکردن مە گوتە هین حاضرن دەنگێ خۆ بدەنە ژنەکێ دگوتن بەڵێ حاضرین جبر ژن بڕاستی مەسەلەتە گوتی گەندالیە ناکەن ببورن وێ قەسێتکەم ئەو گوتنە وایە یا من نینە دەبێژن زەڵام گەندالیەتکەن هودا خان لە پشت وێ بێهێزبوونا ژنان دجڤاکێمەدا گەواکو ژن دەبێژن ژن بۆ ماڵێ بە زەڵام بوو سەرکاری بە و دەبێژن نەئاخبە و ژن گوه بدە و ئەگەر زەڵام کارێکی بکە دەبێژن زەڵام سەرکەفتیە ئەو دەستکەفتاویە لێگەوا ژنێک سەرکەفتی و سەرکردە و بڕیار دەربە دەبێژن یەک لە پشتە ئەو خەتایەکەیە ئۆکێ خۆی عمومەن تێگەیشتن لە چەمکەکان و پەروەردەکردنی تاک هەم لە ناو ژنگەی کۆمەڵایەتی لە دەرەوەی خێزان و هەم لە ناو خێزانە کاریگەری هەیە لەسەر ئەم جۆرە بیرکردنەوەوانە ئەمە جگەلەوەی ئێمە شتێکمان لەبیر نەچێت هەڵبەتە مەسلەی ئەوەی کە ئایا ژن باشترە لە بەڕێوەبردنا یاخود پیاو باشترە لە بەڕێوەبردنا من لە لای خۆمەوە ڕەنگە ڕێیەکی جیاوازم هەبێلەوە ئەوەی کە من بیری لێکەمەوە ئەوەیە کە چ تاکێک بەدەر لە جۆری ڕەگەزەکەی شیاوە بۆ ئەوەی ئەو شوێنە بەڕێوە بە بۆی ئەو کارە بکە ئەمە پەیوەندی بە سروشتی کەسایەتی و بیر و باوەڕ و عقیدەی ئەو کەسەوە هەیە پەیوەندی بە جۆری ڕەگەزەکەیەوە نییە هەڵبەتە ئێمە زۆر جار بۆ قسەکردن لەسەر و جیاکردنەوەی ئەم بابەتانە دێن بابەتی ڕەگەزی ئەهێنینە ناو بابەتەکانەوە بۆ ئەوەی بتوانین ڕەگەزێک لەسەر ڕەگەزێکی تر فەرز بکەین یاخود باشەکانی پێ بدەین ئەوەی هەیە کە تاک لە ناو خێزانە چۆن پەروەردەئەکرێ واتە تۆ کاتێک کە دوو مناڵ یاخود مناڵ لە ناو خێزانە بە جۆرێک پەروەردەئەکرێت کە تاکێکی ڕازگۆ بێ و ئینسانیانە بیر بکاتەوە و بە مەبدە و باوەڕی لە لا چەسپاو بێ بەدەر لە جۆری ڕەگەزەکەی ئەتوانێت لە ناو کۆمەلگای ڕۆڵێکی ئیجابی ببینێت بەڵام کاتێک تۆ دی لە ناو خێزانەکەیە ئەمە جیا ئەەکەیتەوە پەروەردەیەکی قورآن و پەروەردەیەکی کچانە دروستەکەی بۆیە کاتێک کە هەر پۆستێک بەڕێوە ئەبن بە عقلێتێکی پیاوان و عقلێتێکی ژنانە بەڕێوەی ئەبن جۆڕایاتە هەودا خان دایکێن نوکە بە هەمان عقلیەتێ منداڵێن خۆ بەخێو دەکەن بەشێکی ئەم پەروەردەی هەتاوەکو ئێستا پەیوەندی بە کولتورێکی دوورمەوداوە هەیە کە زۆر بە ئاسانی ناتوانین ئەو کولتورە بگۆڕین هەڵبەتە گۆڕانکاری زۆر کراوە و هەنگاوی باشنراوە بەڵام ئەمە کولتورە کولتور بە ساڵێک و 2 ساڵ و 10 ساڵ ناگۆڕێت بەڵکو بە جیل ئەگۆڕێت بنەوە ئەگۆڕێت واتە کارەکانی کە ئێستا کراوە بۆ ئەوەی کە تۆ لە داهاتووە جیلێکی لە ئێستا باشترت هەبێ ئەوە پێویستی بە گۆڕینینەوە هەیە خفتە ناخۆل بیر نەکە شکەرە ماخۆ منداڵێن و کە نەوێت تازە قبیل ناکێت کچ تو جودا بکەی دەگەل کوڕی ئەویش هەیە خۆ بە دڵنیایی خناڵم ئەمە پەیوەندی بە گۆڕینەوە هەیە تۆ بە تایبەتی دنیای تەکنەلۆژیا زۆر گۆڕانکاری لەناو کۆمەلگای دروست کردووە چەنە سلبیاتی بۆمان هێناوە ئەبێ بیرمان نەچێت کە بەشێکی ئیجابیاتیشی لەگەڵ خۆی هێناوە بۆیە لێرەیە منەوێ بگەڕێمەوە سەر ئەو خاڵی کە دوو شت هەیە لە تاکە کاریگەری لە دروستەکە خاڵی یەکەم ئێمە زۆر خۆمان لە واقع دوور نەخینەوە لە ڕووی مەسلەی بایۆلۆجیەوە و سایکۆلۆژیەوە ئەم دوو جانبەی ژن و پیاو جیاوازن ئێمە ناتوانین بڵین کە ئەوانە وەکو یەک بیرەکەنەوە ئەوانە وەکو یەک ئەتوانن لە ڕووی جەستەیەوە تااقەت و توانەکانیان هەبێ ئەمە لە ئەزەرە و لە سروشبوونی سروشی دروستبوونی تاکەکانەوە بۆ جۆرەیە بەڵام کە ئێمە باسی ئەوە ئەکەین کە یەکسانن ئەمە جیاوازە لە مەسلەی وەکو یەکبوونی ژن و پیاو کە هەرگیز وەکو یەک نابن یعنی مەبەستەکسان بن دە ئەرک و مافاندا پەیوەندی بە ڕۆڵی جەندەریەوە هەیە لەناو کۆمەلگەیە واتە یەکسانی جەندەری تەنیا لە ساڵحی ژنان
نییە بەڵکو یەکسانی جەندەری تاکی دەکاتە سەر ڕۆڵ و توانای تاک لەناو کۆمەڵگەیە واتە هەر تاکێک ژن بێ یان پیاو لەو ڕۆڵەیە سەرکەوتوو بوو ئەبێ ئەو بچێتە پێشەوە کەواتە زۆرجار پیاوانی ئێمە کە لە مەسلەی چەمکی یەکسانی جەندەری ئەترسن ترسێکی خەیاڵی لایەن دروست بووە ئەوان پێیان وایە ئەگەر باسی یەکسانی جەندەری بکەین و ئەوان زەرمەندە بن و ژنانەچنە پێشەوە ئەم ترسش لە چێوە دروست بووە بۆیە ئەوان لە زۆر شوێنە تێگەیشتون لەوەی کە ڕەنگە ژنێک لەوان بەتواناتر بێت بۆیە کاتێک کە ئەگەر لەسەر بنەما یەکسانیدا بنرێت بەرژەوەندی ئەوان ئەکەوێتە مەترسیە و ژنێک ئەو پێگەی وەرەگرێت کە ئەوان هەمیشە پێیان وایە ئەگەر ژنەکان توانیان زیاتریش بێت ئەبێ ئەوان خۆیان ئەو پۆستانەوە داخان ئەم دێ زیاتر لەسەربان پرسا باغبن لێ هێژیان ئەم دێ تەوەرێت دواندا بەرنامەیە ژن و هەڵبژارتن و سێ خانمین هێژا بەرکەتی دیوانە مەڕی نشتینە دێ لەسەر پێگەها ژنێ di پەرلەمانی کوردستانێدا دخولێن پێش و خۆلا داهاتیشدا باغبن کاژن چ بکەن حتا کو ڕۆڵاوە بەهێزتر بە ji خۆڵێن دەربازبووی لە پەرلەمێنتا کوردستانê لێ anha em raw bû çûn û nerîna hin kesan dizanin ku di bername jin û helbijartin da di heleqên derbazbûyî da ku meydanî bû mestandine kan bi hevra guhdarî bikin dûra vedgerna ve vê derê hûn bimerab. تو وەکو کچێک چاوەڕێی چ دەکەی لە ئافرەتەکان لە ناو پەرلەمانی کوردستانە تو حەزەکەی چی بکەن بۆ ئەو ژنانەی لە دەرەوەی پەرلەمانن لە ڕەوی یاسا و ڕێنما و ئەمتیازاتەوە والله بۆ ئەوەی کە چۆن بڵێ لە دوور تودێژی ئافرەتان نەهێڵن و هەروەها ئافرەتیش بێتە ناو کارەوە هەر ناکرێت پیاوەکان لە ناو کاردا بن دەشت بێ ئافرەتیش بێتە ناو کار و ناو سیاسەتەوە ڕای خۆی و ئازاد بێ لە کۆمەڵگاکەماندا بڵێ باشە ئەو ژناگەر بچیتە پەرلەمان تو چاوەڕێی دەکەی وەکو ژنێک بتوانێت سەرکەوتوو بێ لە مجتەمعێکی وەکوی ئێمە لە پەرلەمانێک کە 170 پیاوە بەڵێ بەڵێ بێگومان چاوەڕێ لە ئافرەتەکانی کوورد دەکەین کە چەندەها ئافرەتی کورد لە شاخەکان بۆ پێشمەرگە بۆ چەند کەسی بەخێو کرد و پێشمەرگانی بەخێو کرد بەڵێ بێگومان چاوەڕێ لێ دەکەین. أكيد هر جهة أوفرت لها بيتن معونات أوفرت جهين تجهد بربرز بجام حست يعني أوفرت عندهم برنامج بيتن جالك اللي وري أو ماذا بيتن شتر دي قلوا جازندت أوفرت جهين تاويرا. تا باوري بشيانة جنكي هيا كوبتشتنا برلمانه. بكيت جنيش هيا لو كوبياو زور بتوانا يعني مهم وكو برلمانتار كانت يعني أوانا بي خيانة نكنوا يشوفون بركو بيش بكن أوانده. يعني تو أكيد بياوك تو آماده دنگی خوب در جنکی؟ هم تماشا دکم يعني يتاو روجي فكري دکم و فرقي وينيا شيء بدل بو دنگ دموي. يعني ولا سر ضلا يعني لسر بريال. لسر تاو كاتبتواي بريال بدل فكري لي دکم و. حس که رجال جنان في برلمان دازده ببیتن حتی دنگی و جناب جهید. آره والله حس. پاچاو هکا جن نبن جن ویگاوی گلکه چاوا مالتا تو وەکو کچێک حەز ناکەی ڕێژەی ژنان لە ناو پەرلەمان زیاد بێژن دەنگ بەژن بدەن بۆ ئەوی مافیان پارێزراو بێ یان ببن بە خاوەن ئەمتیازاتی تر بەروەڵا بۆ حەز ناکەم بەڵام کاتێک کاتچنە ناو پەرلەمانەوەتر هیچ کات ئێمان بیر نامێنێ بۆ حەز ناکەم زۆر حەز ئەەکەم بەڵام کارۆن لە ناو پەرلەمانەوە ئێتر بیری ئێمان نامێنێت هەرو کاتێکە پێمانان دەنگ بە ئێتر کاتی بیر ئێمان نامێنێت بڵێن وڵا ئەو کاتی کە خوان ئەڵێن خوان هەڵبژاردووە ئەڵێن ئێمە ئەوەکەین ئێمە ئەوە ئەکەین ئێتر دوای بیر ئەو ئیشانە نامێنێت کە خوان وتویانە. از گوتنەوەی خانم سلێمانی دەست پێت کەم کو گوتێ وێ وەختی ژنە ئەمێل بیر گاوا دەنگ دەبێن گاوا چنە پەرلەمانە ئێدە نزانن ئەم کینە. ڤیان خان توژی لە پەرلەمانی بووی ساڵە 2005 بەێ بڕاستی ژن گاوا دەچنە پەرلەمانی پرسگرێکی ژنێ دەرڤی پەرلەمانش بیرت کرد نەخێر. بەس بەری کو ئەس بمە سەروی بابەتی پڕاستی تێبینیەکە دیتر سەرتەوەری دیتر من هەبوو بۆ دماهیک ئینانب تەوەری بحقیقت. ڕۆڵێ ژنێ و ئەگەر ئەم بێژین هەفسەنگی و یەکسانی دناف کۆمەڵگەهێدا سێ طریقا
ئەم دێشین دیفوێ ئەزمونە کاریەک و تڕێکخراوە دەمە هەی حەتانۆکە ئەم دێشین دەست نیشان بکەین ئێکەم ji perwerdê dest pê biket perwerda nava malê û ji perwerda ji baxçê sawayan cêkirina yeksaniya cenderî û hevsengî di nav programên xwendinê de li hemî qonava karîgeriyeka zor a heyî duwem ji layê hikûmetê derfet bête dan û zemîne bête xweşkirin afretet sê buwara da bi berfirehî bêne wergirtin û handaneka baş bihebe siyaset ku heta nûke sî sedê me heye ew em çên zêdetir jî bikîn duwem hêz geleke giring e ji hêzên navxwe hêza pêşmergey we parastina welatî sêyem û ji hemiya giringtir mesela abûr buwarê abûrî توانستا پیشایی و کارکردن و خودان سربخویی دارایی بون بو آفرده اوه ایکم پینگاوه بو آزاد بونه و بو یکسانیا که ام همیشه بحثت کن خلاصه یام بجین تورسی که گلک گرنگه بجگیری یاساییه بجگیری یاسایی هموار کردن وان همی یاسایا اوی بهنا جیاوازیه و السر برجوان دا وگزه بله gelek yasa da heşta gelek yasayı tatine hemwar kirin gelek pengavet başe çuy belê heştan gelek pengavet dîtir ji pirêka yasayê yetmayîn ku bêne cêbecê kirin eve wekî belê ez xula duê endama Perlemanî Kurdistanê bûm û tu vê xulê de şanazî ve êkiş karatirîn xulên Perlemanên Kurdistanê bû ku jimareyeka zor lê yasa derçû و ایکشوان یاسایت کو ام همیشه شانازیه بیتکن یاسا هموار کرنا کسی بو باره کسایتی بو کو دوره که کاریگر بینی و حتی نوکجه درفته کادیتر یا زیرین یلهیه یاسای کادیتر سر بواره نکته که خوشه های اگر از وگرمه و کرم دار بی جه مرجدار کرنا یاسایا مرجدار کرنا فرجنیه ده پرلمان کردستانه ده همی خال هات نداناتن بتنی خالک ما بود دل من دا من بخو از دجی فرجنیه ما همی رنگکا چونکه بدیل دیتر یه زور باشتر یه هین و فرجنی به هیچ رنگکی تشتکی شارستانی تشتکی مروینی نینه بله بحقیقت یعنی ویان خان او جنید کوچنه پرلمان براستی جنید دروی پرلمان جبیر ناکن نخیر هیچ رنگکی جبیر ناکن آزار آفرت هر وی کسی دیا سرکسایتی آفرتی خوب خوشت مینت و سردی داوی آفرتی چون مرجنینه او آفرتی همی چوینه پرلمانی اوانا دیتو بوچونه که آفرتانه هبت او دجزات بی کسی دت مینت لوانه که جمگلک نمونه هبینه دم مصلحت آفرتین کردستان هبونه آفرت بخوب خود دجبویه او نقطه که گلک مهمه گاوان بحث دجاتی آفرت یا جنید گل جنک دید که براستی او وترین مهمیات داد از بخواه کی جنک ممکنه اگر بهت لسر دجاتی کرنا میری بوجنه که نعشم گاوته تسر مثلا دجاتی کرنا جنه بوجنه مخابن وصايا يعني افا اتوزاني تشد زبرت است روشنبيري و تگهشتيا ام ده لسروي ازدتر باغ ويان خان ايوال خان او ياساين كو ويان خاجي بحث دكاتن كو جداهيا رگزي چتكن دناف كردستان ايدا و تنجي بجي كرنجي وكا جن كتوجي سروكا لجنه داكو كرني لما في جناو البرلمان كردستاني حتى نهاجي خول بردوام بكن هوا چه هاوڵێک ji بوونە هێشتناوێدا بەڵێ من ئەگەر بەگشتی ینی باسی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان بکەم لە لیژنەی ئافرەتان ینی بەپێی هەر زروف و زەمانێک ینی یاسا پێویستی بەوە هەیە زۆر جار گۆڕانکاری بەسەردا بێتن ینی 4 ساڵ بەر لە ئێستا جیاواز بوو لەوانەیە 4 ساڵی تر ئەو یاسانێک کە لە سەردەمی ئێمە دەرکراوە لە 4 ساڵی داهاتوو لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان پێویستی بە تعدیل دەبێت ئێمە لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان هەوڵی جدیماندا بۆ کۆمەڵە یاسا بەداخەوە کە باسی دەکەم خولی چوارەمی پەرلەمانی کوردستان بەهۆی ئەو بارودۆخە سیاسی کە لە هەرێمی کوردستان ڕوویدا پەرلەمانی کوردستان سەرەتا شەڕی داعش بوو پەرلەمانی کوردستان سەرقاڵی ئەم دۆخەی شەڕی داعش بوو لە 2004 دوای ئەوەش بەداخەوە 2 ساڵ پەرلەمانی کوردستان بە تەواتی پەکی کەوت ینی وای لێ هات
پەرلەمانی کوردستان نەیتوانی وەکو پێویستکار لە سەر چەند یاسایەکی گرنگ بکاتن ئێمە یاسای دووتیژی خێزانی هەیە کە لە 2011 یاسای بۆ دەرچوو ئەو کاتی کە ئەو یاسایە دەرچوو لە خولی سێم ئەو یاسایی بۆ دەرچوو یەکێک بوو لە یاسا باشەکان لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دیسان دووبارەی دەکەمەوە یاسا پێویستی بە گۆڕانکاریە ئێمە لە خولی چوارمی پەرلەمانی کوردستان بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی ناوخۆ و دەستگای میری و چەند ڕێکخراوێک لە ڕێکخراوەکانی ژنان و هەروەها ڕێکخراوی جەنابیشیان بەیەکەوە پرۆژەیەکمان ئامادە کرد و خوێندنەوەی یەکەمی بۆ کرا بەسما بۆ بێتە هۆڵی پەرلەمان و دەنجی بۆ بدرێت بەڵام بەداخەوە نەمانتوانی دەنجی بۆ بدەین بەهۆی ئەو بارودۆخەوە هەروە من دەمێت تەرکیز لەسەر چەند یاسایەکی تریش بکەم یاسای بازرگان ڕێگرتن بە بازرگانی کردن بە مرۆڤ یعنی من هودەخان دەمەوێت بەڕاستی بە کۆمەڵانی خەڵکی کوردستانیش بڵێم زۆر جار لە پرسی گرنگ ینی پرسی سیاسی لە پەرلەمانی کوردستان ئەگەر پرسێکی سیاسی بە یەک پەرلەمانتار غیاب نەدەبوو هەر 111 پەرلەمانتارەکە حزوری دەبوو بەڵام ئەگەر پرسێکی کۆمەڵایەتی بە پرسێکی تر بە بەداخەوە نیساب تەواو نەبووە یعنی تۆ لە هەرێمێک یان لە هەر وڵاتێک ئەگەر کۆمەلگایەکی تەندروستت نەبێتن ناتوانێت وڵاتەکەشت تەندروست بێتن بەڕاستی لە ڕووی سیاسی لە ڕووی اقتصادی تخوا ببوورە بەداخەوە ئێمە ئەم یاسایانە هەوڵی جدیمان بۆدا کاری جدیمان بۆ کرد یاسای ڕێگرتن بە بازرگانی کردن بە مرۆڤ یەکێکە لە هەرە یاسا گرینگەکان بەداخەوە هەوڵی جدیمان بۆدا بۆ ماوەی 3 ساڵ هەوڵماندا کە ئەم یاسایە دەبێت دەربچێت کە ئەم یاسایە دەرچوو لە هەرێمی کوردستان ئەم یاسایە نەبوو باشە کە ئەو یاسایەمان دەرکرد یەک کەناڵی ڕاگەیاندن یەک موئەسسە نەهات دەستخۆشی بکاتن کە ئەم یاسایە چەند گرنگە لە هەرێمی کوردستان بازرگانی کردن بە مرۆڤ لە کاتێکدا داوات کرد تۆ پەرلەمانی کوردستانە بەڵێ ڕێکخراوەکان بەشی زۆری ئاگادار بووینە تۆ کە یاسا دەردەچێت لە ئەعلام باسی دەکرێتن باشە لە کاتێکدا ئەو یاسایە کە دەڵێ ڕێگرتن بە بازرگانی کردن بە مرۆڤ کڕین و فرۆشتنی گورچیلەیە چەند شتێکی لێ دەبێتەوە بەڵام بەداخەوە کەس نەهات ئیش لەسەر ئەو پرسە گرنگ بکاتن تو بەحسی خاڵێکێک گرنگکەی لە پەرلەمێنتا کوردستانê لە ژنەیە پاراستنا مافێ ژنێ هاتە هەڵوەشاندن تێکالی هەندە لە ژنەیە هاتنەکردن ئەم بەحسێ بازرگانیە بە مرۆڤاتکەین بە تایبەت بازرگانی دشەر و جەنگاندا بژنێ تێتەکرد بە تایبەتی شەڕی داعشەوە تۆ تەماشا نەماناوێ لە ژنەیە چ باندوور کرد لەسەر بێ پرسە هەرە گرنگ بناو ئێمانخان یعنی بەداخەوە لە سەرەتای دەست بەکار بوونمان بە پێی پێڕێی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە لیژنەکان دابەش دەکرێتن لەسەر داوای ژنێک لە پەرلەمانی کوردستان کە لە دانیشتنی ڕاستە و خۆ داوای کرد کە دەبێت ئەم لیژنەیە هەڵوەشێتەوە هەر ژنێک داوای لەسەر داوای ژن داوا کرا لەبەرەوەی لیژنەی ژنانی ژنیش مرۆڤە دەبێتن دەمج بکرێت لەگە لیژنەی مافی مرۆڤ ئەو یەکێک بوو لە گرفتەکان ئێمە تو لە ژنەی داکۆکیکردنی مافی ژنانی هیچت نەکرد بوو ئێستا پێت دەڵێم ئێمە هەوڵی جدیماندا ئیمزای 86 پەرلەمانتارمان کۆ کردەوە کە دەبێتن ئەم لیژنەیە بمینێتەوە ئەم لیژنەیە ماوە بەڵام پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە گۆڕانکاری بەسەرکرا ینی پەیڕەوێکی تازە دانرا ئەم لیژنەی ئافرەتان لیژنەی کاروباری کۆمەڵایەتی لیژنەی مافی مرۆڤ خرایە سەر لیژنەی ئافرەتان لە کاتێک تاکە ژن لە پەرلەمانی کوردستان من بایکۆتم کرد هاتوومەتە دەرەوە لەبەر خۆشم دەمزانی مزایدە نەدەبوومەوە بە پەرلەمانتان وتم دەبێ ئەم لیژنەیە ببینێ بەڵام ئەوەی جێی نیگەرانیە لە زۆربەی فراکسیۆنەکان بەداخەوە ژنان دەنجام بەوەدا کە دەبێتن لیژنەی ئافرەتان نەمێنێتن بەڵام من یەک داواکاریم هەیە لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان کە ژنانن بە تایبەتی ئەو ژنانەی کە دەچنا پەرلەمانی کوردستان پێش هەموو شتێک کار لەسەر ئەوە بکەن هەمواری ئەم یاسایە بکرێتەوە لەسەرەوە بکەن ئەم لیژنەیە سەر بەخۆ بمێنێتەوە لەبەروەی دۆخی ئێستای هەرێمی کوردستان و دۆخی ژنان لە هەرێمی کوردستان وا زەڕورەت دەخوازێتن ئەم لیژنەیە لە پەرلەمانی کوردستان بمێنێتەوە هوداخان هین وەکێ چالاکوانێن ژنا دەماکول پەرلەمانتا کوردستانê ئەو لیژنەیە ئافرەتان یا ژنان نەما هەوە چی ڕیاکسیۆنێک هەبوو خۆی مەسلەی هەڵوەشانەوەی ئەو لیژنەیە وەکو ئێڤارخان باسی کرد لەگەڵەوەی کە لە ناو پەرلەمانە هەوڵێکی جدی بۆ دراکە بۆ ئەوەی بمێنێتەوە هەر لە ڕێگەی پەرلەمانتارەکان و ئێڤارخان خۆی سەرپەرشتی ئەو هەوڵانەیە کرد و لە کۆکردنەوەی ئیمزاکان و لە دروستکردنی پشگیری بۆ گینەکە هەڵبەتە ئەمە زیاتر لە ناو ڕێکخراوەکانە ئەوە نەردەنگۆیەکی وای دروست نەکە ڕەنگە هەندێک ڕێکخراو هەبوون
و پێم وایە دکتۆرە ڤیان و ئەوان بەیاننامەیەکیان لەسەر ئەو دەرکرد مەسەلەکە زیاتر پەیوەندی بەوە هەبوو کە لەو بارودۆخی ئەو کاتەیە بارودۆخی اقتصادی و بارودۆخی ڕۆڵی ڕێکخراوەکان ئەوەندەی شەڕی داعش و سیاست و مەسلەی بازرگانیکردن بە ژنان و ئەوەندە کاریگەری دروست کرد بۆ ڕێکخراوەکان کەواتە ژن بخۆ لەسەر حەقی خۆدانکردن من یعنی ڕجاءن نانا من ئەمەوێ بەڕاستی چکە لە قسەکانە زۆر قسە لەسەر ئەوە کرا دووشت زۆر بەڕاستی من لە جێگی خۆمە پێی بێتاقەتم یەک ئەو خاڵی کە زۆر لەسەر ڕاوەستان لەوەی کە ئەو حەسادەتەی کە لە نێوان ژنانە هەیە بۆتە باسێکە کە زۆر جار باسە کرێخ ئەمە خاڵێکی تر ئەوەی کە ژنان خودی خۆیان بوونە سەبەبی ئەوەی کە بۆ نمونە مافێکیان پێشێل بکرێ ئەوانە ئەزانی من ئەگەڕێمەوە سەر ئەوەی لە سەرەتای بەرنامەکەش باسم کرد ئەمەی کە ئێمە بەم زمانە جیاوازی ڕەگەزیە قسەی لەسەرەکەین جگە لە زیان گەیاندن بە پرۆسەکە هیچ سوودێکی لێ نابینین چونکە مەسلەی ئەوەی یەک شتێکمان لەبیر نەچێ بۆچی زۆر باز لەوا کرێت کە ژنان حەسادەت لە نێوانیانە هەیە بۆچی ئەمە زەقەکرێتەوە لەبەرەوەی ئەو ژنانەی کە لە دەرەوەن و لە بەرچاون هەڵبەتە ئەوەندە کە من لە چاو ئەو پیاوانی کە لە دەرەوەن فۆکەسی یەکسەر فۆکەسەکەوێتە سەر ئەو ژنانە کە لەو شوێنانن ئەمە خاڵی دووەم زۆرترینی لێشاوەکە شەپۆلەکە بەو جۆرەیە کە تۆ چۆن ژنان بگەڕێنیتەوە دواوە دەی لە بەرامبەر ئەمە چی دروستەکەی لە بەرامبەر ئەمەیە کۆمەڵێک دەنگۆ دروستەکەی یەک لەو دەنگۆیانە ئەوەیە کە تۆ کارێکەکەی ناکۆکی لە نێوان ژنانە دروست بکەی بۆ ئەوەی سبەینێ بڵێ کە ئێوە گەلک جارە زەڵام بخۆی ناکۆکیە درستکەندا وگیانە هەدا من یەک پرسیار لە تەدکەم هۆدەخەژی کەرەما خۆ تو بخۆ حاضری دەنگی خۆ بدای ژنێکی خۆ پشتە دڵنیایی من بڕیاریشم داوە ئەوە شتێک نییە کە ئێستا بیری لێ بکەمەوە بەڵام لەگەڵ ئەوەیشە خاڵێکی تر ئەوەیە کە من زۆر جار مقارنەی شتێکم کاتێک کە باسی حەسادەتی نێوان ژنەکانەکەم ئەڵێم تەنیا بگەڕێنەوە بۆ ئەوەی کە هەرچەنە من زۆر دژی قسەکردنم بە زمانی جەندەری بە زمانی ڕەگەزی لە نێوان تاکەکانە بەڵام هەمومان ئەزانین زۆرترین کارەساتەکانی شەڕی جیهانی و شەڕی نێوان وڵاتان و مەساڵحی اقتصادی لەسەردەستی پیاوان هەڵگیساوە دەی ئەگەر ئەمە ناکۆکی لە نێوان ئەوان بێ تەنیا حەسادەتی ژنێک بەوەی کە فڵانە ژن ڕەنگە تەسریحەکەی جوانتر بێ یا جلەکەی جوان خوا ئەوە ناوەنرێ حەسادەت و ناکۆکی هەڵبەتە ئەوەی کە هەیە سروشتی تاکەکان و من وەکوتم ئەگەر هاتوو ژنان فۆکەس بخەنە سەر ئەو هەموو حەسادەت و ناکۆکی لە نێوان پیاوانەیە بەڕاستی وای لێت کە پیا خۆی لە ماڵەوەدا ئەنشێت من وەکوتم ئەمە خاڵێکی تر ئەوەی کە زیاتر کە تەرکی زەخاتە سەرەوە کە زۆر جار ژنان ئەبنە هۆکاری ئەوەی کە بۆ نمونە ژنەیەک لە ناو پەرلەمانە لەسەر دەنگی ژنێک لەسەر داوای ژنێک هەڵوەشاوەتەوە ئەمە وەکوتم پەیوەندی بە سروشتی پەروەردە و چۆنێتی بیرکردنەوەی تاکەکە هەیە پەیوەندی بەوەنمونەیەک بە سەریعی باس دەکەم بڵی دکتۆرە ڤیان نوکتەکەی خۆی لە بیر چوو من بەسەر هاتەکە باسەکەم بۆ ئەوەی ڤیان سەرسەرێ من پاشی بێژن من بەسەر هاتێک باس بکەم لەوەیە طبعاً کە پەیوەندی بەو قەزەیەوە هەیە لەو ماوەی ڕابردوو لە یەکێ لە فەرمانگەکانی خانوبەرە برادێک کارێکی هەبوو پەیوەندی بە هەندێک معاملاتی ماڵی خۆیانەوە هەبوو داوای شایەتیان لێکرد بوو داوای لێکردم چم شایەتیەکی بۆ بدەم کە چوومە فەرمانگەکە یەکسەر پێیان وتیان ئێمە شایەتی لە ژن وەرناگرین وتم لە کێوە وتیان لەوەتی ئەودا مەزراوەیە هەیە شایەتی ژن وەرناگیرێ وتم ئۆکەی کێوە چەند ژن مێرەکی نەش بوو شاهدیە ڤیان هاتیە هەموارکردن ژن و زەڵام هەردووەکێکت شێن ببنە شاهد هەردی یاسایە هەموارکردنە بارێ کەسایەتیەدا ئەف چەندەیە هاتی و حتا تەنانەت ئەتوێ یاسایەدا ئێکشوان خاڵت گەلە گرنگ ئەوە کو دەمێ باب نە ئامادە بێت دەیک دبتە وەلی ئەمر ئەوە خاڵەکە ئەرێنیە تو لە پەرلەمانێ ئەو تاوانە بوو باسەکی منی تاوانە بوو قوربانجبەر دەمی داخوازانی بوری مەجبورم قەزەیەکی مهم بوو ئەوە ئەو قەزەیە هەموو کەسێک بیزانێ بۆ ئەوەی هەمان غەڵەت لە هیچ شوێنێ دووبارە ئۆکەی ئەو کەسەی کە شایەتی لە ژن وەرنەئەگرێت طبعاً ئافرەتێک بوو فەرمانبەر بوو لە دارەی خانوبەرە کاتێک کە چوومە لای وتی معاون مدیرەکە ناهێڵە شایەتی ژن وەرگرم کە چوومە لای معاون مدیرەکە دیسان ئافرەتێک بوو دانیشت بوو وتی مدیرەکەم ڕێگە نادا کە چوومە لای مدیرەکە هەمە بە هەمان شێوە ئافرەتێک بوو لەوێ دەنگۆیەکی زۆرم دروست کرد لەسەر ئەوەی کە تۆ بە پێی چ قەرارێک چونکە من ئەزانم بە پێی یاسایباری کەسی کە هەموار کراوەتەوە شایەتی ژن هەیە من ئەمزانی بەڵام لێرەیە چی هەبوو ڕاستە ئەو ژنانە ژن بوون لەوێ شایەتی ژن وەرناگرن بەڵام
بیر و باوەڕی ئەوان و پەروەردەی ئەوان ڕێگەیان پێ نادا نەک لەبەر ئەوە لەسەر یاسا ئەمە خاڵێکە لە دواترە و بیر و باوەڕێن مێ ومایە دیگە لە جیهاندا بگورە نەبێژە ژن و بیر و باوەڕێن مێ بێژە لەسەر ئاگەهیە سیاسی نەماوە لەسەر ئاگەهیە وشیاریە یاسایی نینە ئەو وشیاریە ئەگەر وێ ئافرەتێ ئەو وشیاریە یاسایی هەبە کو یاسایە هاتیە هەموارکردنێ ئەو ئافرەتە دەپشانازی بەژە شایدەیە ئافرەتێ وەرگێت بەس بێ ئەوێ ئەو وشیاریە یاسایی ڤیان خان ئەم لەسەر پەرلەمانێدا ئاخوین برایاتە توشی دناو پەرلەمانێدا بۆی وەکە سکرتێرێکێتیا ئافرەتین کوردستانێک و جهەکی زۆرە گرنگە ژنان پێویستی پێوەکە ئێڤارخانێژی بەحەس کرد لە کوردستانێ وڵاتێکی وەکی وڵاتێمە و پیا و سالاریە ژن دهێنە پەراوێز خستن دهێنە بێ بڕیارکردن باوەریە نادەنە ژنێ برایاتە لە پەرلەمانی دەبێت چ بێتەکردن حتا ژن بەهێزتر بن پێگەها ژنێ خورتتر بن پەرلەمان بتنێ نەشێت هیچ وەختێکێ پێگەهێ ژنێت ناف کۆمەڵگەهێدا پێز بکات پەرلەمانت شێت پشگیریە یاسایی بۆ ئافرەتێت دەستنیشان بکات و ئەو یاسایên بهنا جیاوازیە جێندەری ژێت ئێت ئەوان یاسایە بگۆڕێت یاش وێ گرنگتر کارکردنەت ناوا جڤاکێدا وشیاری بەلافکردنا وشیاریەیە بەلافکردنا ئاگەهیەیە دروستکردنا کەسایەتیە وی کەس بێگومان داوەزراوێت حکوومەتێ ئێک بپلە ئێک دووەم ڕێکخراوێن کۆمەڵگەها مەدەنی سێهەم کەرتێ پەروەردێک و زۆر گرنگە ئەف خاڵێت من پێشووتر ئاماژەداین لەوانەکێ ئەگەر ئەم هزر بکین vê buwarê de me gelek xeletiye kirî çunku demê em fokuset kîne li ser wan kêşin ku berbestê êne beramberî jinê komalgehê de em hemê girê dinip çi tiştî ve girê dinîp yasayê ve û girê dinîp perlemanî ve belê erê ew afretên rêka vê kotayê çine perlemanî aya hemiya dîda feministane dîda afretane bû kêşaya heye آیا او برجواندیه که آفرتی ده کار دکت زورش وانا سیاسی نه ایکش وان تیبینیا که بوم دروز بول لآخفتنی هر دو حوالین من دمی باسه هنده کرین که لجنا پاراستنا مافین جنان ده پرلمان کردستان ده نما و دنگوی که وسا زور بلاب نکر راسته گهدان بار نخوش قیران دارایی و شر داعش و افهمی آوارایت ناف کردستان ده هو یک بون که زوری نیاره خراب پیدا اویدی بون پیدا مجیل بون بله یاش همه گرنگتر او بو که متمانه و باوریا زور بخلا چال پرلمان کردستان نما جبر هنده که ماوی وان هر 4 ساله ده هندی پرلمان بیجه ململانا سیاسی یا حزبا نه سیاسی جه ململانا سیاسی درسته بس ململانا حزبایتی و شر حزبا کتت ناف پرلمانی ده بحقیقت و سر دستکفت الحزبا بیر الخلق برجواندیا خلقی و خدمتا گشتی نمایه بکن برأیات ابو خولا دهاتی او خولا لپیشیامه حتی ما فی جنانه هیتا خارن او یاساین تشتکی و که رکخراوایی کتیا آفرتین کردستانی و از باورم همی رکخراوین دیتر و همی چالاکبانین دیتریت آفرتان بوار یک ثانیه ده حولکا جدید کار کینه و جارکا دیتر یا پیرو ناخوی پرلمانی بیتا گوهارتنه لجنا پاراستنا مافین آفرتان بکبتکا وگرته و اوه پیدوی از ضرورت که بو گرنگه و دیسان ده گلک پروژه یاساین ده مچندین پروژه یاساین یعنی هون وکی کتی آفرتا دیوی ریاکسون هبیتن لسر وگراندنا و لجنیان جی اگر بنگرند و خوله ده حتما و گلک پروژه یاساین دیتر جو ما پیشتر دابونه فراکسیونا پارتی سر مثلا بودجا جندری سر کومکا یاساین دیتر کو حکومت عراق دنا کو کاریگری سر کردستان کن بشوازه کی دیتر کومکا بریارن دیتر هنه کو جوازی بیت تدا چکرن و بریارن دیترش پرلمانی بده چه جاره کا دیتر ده افن همی تشتا این نبا بس یا گرنگل وره ایمان خان کو مدویت از ببیجم اوه بحقیقت دویت ام فوکسامه دناوا کمالگهی دبد و درستکرنا درفتا دبد و دتگهاندنا تاکان دبد اوه گله کا گرینگه حکم ازمونه دا و اکم تشت جخیزان ام دست بکن اگر تو درفت بدیا من چند داتای کل بردسته منن یعنی جوان داتای دمی درد کود اکم کیشن کمالایتی یان اف جیاوازیات نابرا
چێت بێتت ئەڤ ڕنگڤدانێ سەرکاری سیاسی و سەر دەرفەتێ بۆ ژنێ دەربازبووناوێت دناوە کۆمەڵگە هێژ دەچێت ji pêk înana xêzanê ji pêk înana xêzanê lewa zor zora giring et xula dahatiya Perlemanê Kurdistanê de wergirtina rênimayên pêşhawsergiriyê bibête mercek her wekû gelekîn viyan xan daxwaza lêborînê dikem dibêt heqî her du hevalên dim demê ji ber ku wextê me du sê deqeyekê etmayın min efû bike êvar xan tu endam perleman bû heta niha jiya xola berdewam e berbestên hatine pêşiya te çi bûne û tu bawer dikey xola dahatî de jin bikarin serkeftîtir bin û ew milmilaneyên hezbî ku viyan xan jî jê behest diket nemînin bandora xwe nehêlin li ser jinê jin dakûkiyê biket li heqê xwe li mafê xwe jin bi tenê bi perlamantariye razî nebît bibîte serok li jine di desteya serokatiye de cih bigirît jin hesûd bît ji bo wergirtina postê serok wezîran di cihên tenfîzî de cih bigirîtin ne tine niya sadananê de تۆزە گلیم هەیە لە بەرەوەی کەم دەرفەت بە ئێمەداوانە بەڵام ئەوی شەر قسەیکرد خزمەت بەژنا دەگەین دەستی خۆش بێتن طبعاً من بەڕاستی دەمەوێتن بەجددی قسە لەسەر ئەو بابەتە بکەم گەورەترین کێشە لە هەرێمی کوردستان بە تایبەتی پەرلەمانی کوردستان حەزب سیاسیەکان خەڵکی کەس قیادی نانێرنە ناو پەرلەمانی کوردستان کە مەرکەزی قەرارە و زۆر جار بڕیارەکان لە پەرلەمان ناتوانێتن چارەسەر بکرێ و دەبێت بچێتەوە مەطبەخی حیزبە سیاسیەکان ژنی سەرکردەی زۆر باش هەیە پیاوی سەرکردەی زۆر باش هەیە دەکرێت ئەگەر ئەوانە لە پەرلەمان بن ئەو کاتی کۆمەڵە قەراری باش دەدرێتن باسی لیژنەی ئافرەتان دەکەم بەڕاستی من سوپاسیان دەکەم لە ماوەی ئەو 5 ساڵی ڕابردوو توانیومانە بەیەکەوە توور لە ئیجتیمای سیاسی و حزبی خزمەت کۆمەڵێک خزمەت بکەین یەک ئێمە لە پەرلەمانی کوردستان پرۆژەیەکمان ئامادە کرد فراکسیۆنێکمان هەبێت تەنها فراکسیۆنی ژنان بێ هەموو ژنان کۆکاتەوە لە چەترێک خزمەت بە پرسەکانی ژنان حزبان بدەتە لایەکی بەڵام بەداخەوە ئەم خوێندنەوەی یەکەمیشی بۆ کرا نەمانتوانێت یاسای بۆ دەربکەین بەهۆی ئەو بارودۆخە سیاسیە لە پەرلەمانی کوردستان بەڵێ بربەست بۆ پەرلەمانتار چۆن بۆ خەڵکیت کە دروست دەکرێت بۆ ئێمەش دروست دەکرێتن زۆر جار ئێمە مەشروعێکمان هەبووە داوامان کردێ پێویستی بە ئیمزای پەرلەمانتار هەبوو لەوانەیە پیاوەکە بۆی ئیمزا کردوم بەڵام ژنەکە داوام لێ کردووە باوەڕی پێ نەبوو ئیمزاشی نەکردووە ئەوە یەکێکە لە گرفتەکان کە بۆمان دروست بووە زۆر جار لە کاتی دەنگدان یعنی بۆ نمونە پرسێکی زۆر گرنگکە بۆ خزمەتی بە پرسی ژنان کردووە پیاوەکان زیاتر دەنجیان پێداوە ژنان دژی وەستاونەوە یەکێکە لە کارەساتەکان گەورەترین کێشە لە هەرێمی کوردستان لە ناو پەرلەمانی کوردستانیش بەداخەوە بەشێک لە ژنان باوەڕیان بە قەزیەی ژن نەبوو ئەوە مشکلەی ئێمە نەبوو دەنامە 34 ژن لە پەرلەمانی کوردستان بووین لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان دەمانتوانی شۆڕشێک بەرپاکەین بەڵام بەداخەوە وەکو یەک ڕێی نەبووین هەنی ئەوە یەکێک بۆ لە گرفتەکان بۆیە وێژە تو چت بێژی بۆ خۆڵا داهاتی کورد تاسێژی کەرەمە من بەڕاستی هیوای سەرکەوتن بۆ هەموو ئەو ژنانەی کە دەستنە پەرلەمانی کوردستان هیوادارم زۆرترین ژن بەبێ کۆتا بچێتە پەرلەمانی کوردستان بۆی بتوانێتن خزمەت بە پرسەکانی ژنان بکە و خزمەت بە گەل و نیشتیمانەکەی بکاتن داوایان لێ دەکەم هەوڵ بدرێتن کار لەسەر ئەوە بکرێتن لیژنەی ئافرەتان بگەڕێتەوە کە ئێمە هاوکاریان دەبین ئێمە بەردەوام دەبین لە کاری سیاسی و ڕێکخراوەیی دەتوانین دەعمیان بکەین کۆمەڵێک یاسا پێویستی بە هەموارکردنەوە هەیە هەوڵی جددی بدرێتن ئەو ژنانە کار لەسەر ئەم یاسایانە بکەن یاسای بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانە یاسای ئەنجومەنی خانمانە ئەو فراکسیۆنەی ژنان کە لە پەرلەمانی کوردستان زۆر گرینگە لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان فراکسیۆنێک دروست بێتن تەنها فراکسیۆنی ژنان بێ خزمەت بە سەرجەم پرسەکانی ژنان بکاتن لە هەرێمی کوردستان بەێ زۆر باشە هۆداخان تا گوهداریا ئاخفتنێن هەردوو خانما کرد برائیاتە دەوێ ژن دەوێ خۆڵێدا چ بکەن حتا ململانیا حزبی بدەنە لایەکی و ژن بۆ ژنا شۆڵ بکەن لەناو پەرلەمانێدا و هایاوا ژنێن دەرڤی پەرلەمان ژی هەبیتن ئەگە کۆتا بۆ پەرلەمان هەیە بلا دەدام و دەستگەیان حزبیژیدا هەبیتن ژن بۆ وێ مەسەلێ چ بکەن حاڵی یەکەمی ئەوەیەکە بەڵام ئەرکی یەکەمی پەرلەمانتارانی ئێمە ئەوە بێکە لە کابینەی داهاتووە هەوڵ بدەن کە ڕێژەی ژنان لە کابینەی داهاتووە هەڵبەتە چکە پەرلەمان دەورێکی سەرەکی هەیە لە پێکهێنانی حکوومەتە ئەبێت تاکید لەسەر ئەوە بکەنەوە کە ژنانی ئێمە لە پێگە شوێنەکانی کە شوێنی بڕیارن بەڕاستی دیسانەوە وەکو پەرلەمان لە 100 کەمتر نەبن ئەکرێ زیاتر بن بەڵام ئەکرێ لە 100 کەمتر نەبن ئەمە بۆ کۆی دام و دەستگاکان ئەمە بچەسپێنرێ ئەکرێ ژنانی ئێمە یەکەمین ئەریکیان لە پەرلەمان ئەوە بێ خاڵێکی تر ئەوەیە کە ڕەنگە من بەو نیەتە سەیری ئامانج و هەوڵی حزبەکان نەکەم بەڵێم هەر حزبێک هەر
ژنێک کەوتە ژێر کاریگەری حزبەکەیەوە دژی بەرژەوەندی ژنانەوەستی بە پێچوانەوە ڕەنگە من زیاتر وا سێر بکەم کە حزبەکان بەشی زۆری حزبەکان لە پەیڕە و لە ئامانج و لە کارەکانیانە پاڵپشتی و پشتیوانی ژنانیان هەیە بۆیە من ئەمەوێ بڵێم کە ژنانی ئێمە لە پاڵ ئەوەی کە لەژێر کاریگەری حزبەکان بن ئەتوانن بە پاڵپشتی حزبەکانی خۆیان کاری باشتر لە ناو پەرلەمانە بۆ ژنان بکەن و کۆی ئەو یاسایان و کۆی ئەو بوارانەی کە پەیوەندی بە بابەتی ژنانەوە هەبێ واتە هەر یاسایە کە دەرەچێت ئەبێ ئەویان لە بەرچاو بێت کە دیراسە بکرێت لە ڕووی کۆمەڵایەتیەوە و بە تایبەتی مەسلەی ژنان لە ناو یاساکانە فەرامۆژ نەکرابێ و مادەی یاساکان هەمیشە ئەو بەرچاو ڕوونیە لە بەرچاوی کەسێک هەبێت کە مادەکان پەسەند دەکرێت کە بتوانن مەسلەی ژن و پرسە کۆمەڵایەتێک بەێ ئەو دەزانگیانە چاڵکڤانا ژنان ئێڤەڵ ئیبراهیم پەرلەمانتەرە کوردستانی سەرروکا لجنە داکوکردنە مافێ ژنان لەسەر لیستا گۆران ڤیان دکتورە ڤیان سلێمان سکرتێرایەتی ئافرەتین کوردستانی گەلێک مەمنونم بۆ ئامادەبوونەوە سپاسی هەوا هەمیات بکەم دەخوازە لێبورینێت بکەم ji ber کورتیا دەمی هێژەیان لە داوای ئەمژی دەبێژن ژوون بن دابنیشن بڕیارێ بدەن چاو نەترس بن و چاوەڕێی کەسێ نەکەن هین بخۆ بن هەتا جارێکە دن تێن دیوانە هەوە بلە هەر تش لە گۆڕی دلێ هەوە بە پاراستی بن دەست